لە ڕۆژانی 24 تا 26 ئەم مانگە پێشەنگای هاوبەشی مامۆستایانی هونەری شێوەکاری با سەرپەرشتی بەڕێوەبەرەتی گشتی چالاکی و هونەری قوتابخانەکان بەڕێوە دەچێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی چالاکیەکان بوو. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم چالاکیەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا دڵخۆش محەممەد سەرپەرشتیاری هونەری بەڕێوەبەرەتی گشتی چالاکی هونەریەکان. بەخێر هاتی دڵخۆشخان. چالاکیەتان چۆن ڕێخست لەم گەرمایە، چۆن توانیتان ئەم هەموو مامۆستایە و ئەم هەموو شێوەکارە کۆبکەنەوە؟ ئەگەر بڵێ زۆر گەرم بوو. دەستخۆشی بۆ ئێوە بۆ ستافەکەتان بۆ کورسات. سەرەتا دەستخۆشی بۆ ئەو مامۆستانێکە لەم گەرمایە لەم هاوینە هاوکاریان کردین. بەدەنگ داواکارێکی ئێمەوە هاتن کە داوامان کرد دوای چەند ساڵێک دابڕان لەو پێشانگا گشتی کە بۆ مامۆستایان نەکرێتەوە. بەڕۆحێکی زۆر جوانەوە هاتن بەڕاستی، هەرچەنە پشویان بوو. کارکردن لەم کاتەشا تۆزێ دوورکەوتنەوە لە هونەر هەریەکە لە ئەوان بەکاری خۆی بە اختصاسەکەی خۆی مەسەلا ئێمە شێوەکارین بەس بەشمان هەیە، بەشی شێوەکاری سیرامیک پەیکەرسازیمان هەیە. هەر کەسە بە ئیشی خۆی بە ئیشە کاتە پێشەوە و هەدەفی ئێمەش ئەوە بوو کۆیان کەینەوە جارێکی تر. شێوەکارانی شاری سلێمانی نەبوو ناحیەکانیش بەڵێ بە ئێمە وەکو بەڕێوەبەرەتی گشتی چالاکی هونەری قوتابخانەکان داوامان لە هۆبەکانی چالاکی هەردە پەروەردەکی قەزا و ناحیەکانی دەوروبەری سلێمانی کرد لە بەڕێوەبەرەتی پەروەردەی بڵین پێنجوین، سەی سایق شارباژێر دووکان، سەی سادق چەمچەماڵ ئیتر یعنی دە هۆبەی سەبەب بەڕێوەبەرێتێکە پێشانگاکە لە شاری سلێمانی لە هۆڵی ئەم نەسوورەکە کە ئیمڕۆ یەکەم ڕۆژی بوو بە بەشداری 140 مامۆستا هەر کەسە بەکاری خۆی و بە ستایلی خۆی و بە کەرەسەی خۆی بەشداری کرد و پێم وابێ ئیشێکی باش بوو. بەس ئۆڵەکەمان تۆزێ گەرم و یانەکان تۆزێ لەبەرەوەی کە ژمارەکە بەڕاستی زۆر بوو عەدەدەکە دەستیان خۆش کار بەشداریان کرد بوو شێوەکە. ئەگەر تۆ 140 مامۆستا بێت یەک کاری هێناوە هەردوان بڵێن 140 کاری هونەری هەر بەیەکە لەبەرەوەی ئیشەکە زۆر بوو عەدەدەکە زۆر. کارەکان تەنها بۆ ئەوە بوو کە با بڵێن بە دەنگ داواکاریەکەی ئێوە بێن کارڕێخستنی پێشانگایەکی لەم شێوەیە بوویان ئێوە مەرجتاندا نابوو بۆ ئەوەی کە لەسەر ستایل و بە چ شێوازێک با بڵێن مەرج لە هەنێ ئیشی هونەریان ناتوانین مەرجدانێ لەبەرەوەی ئەو ستایلێکی خۆی هەیە، بەڵام ئەبێ کارەکەشی کەی هێنێ لەو ئاستیا بێت کە تۆ پێشانگایەکی پێکەیتەوە. خۆشیان ئەوە ئەزانن لەبەرەوەی ئێمە ئیش یەکەم جاریانێ، بەڵام بەهۆی هەنێ حاڵەتی ئەم زروفەوە تۆزێ دوورکەوت بووینەوە لەو ئیشە ئەگیناوەکو نەریتێکی ساڵانەمان لێ کردبوو ساڵانی پێش و هەموو هاوینەگیا پێشەوەی کە قوتابخانە بکرێتەوە ئەم پێشانگایەمانە کرد، بەڵام بەداخەوە چەند ساڵێک بوو دابڕابووین و هەر بۆ سلێمانیش بەس ئیم ساڵ ببوورە بەس ئیم ساڵ قەزا و ناحیەکانیشمان تێکرد بووی ئاشنا بینەوە بەیەکەوە، ینی ئەوانیش بێنەوە ناو شار و ئەم ئیشە تازانەوە. بۆچی چەند ساڵێکە ئەم چالاکیە ڕێک ناخەن و بۆچی ئەم ساڵ قەزا و ناحیەکانیشتان هێناوە کە ئەمە کارێکی باش کە دابڕانەکە یەکەم شت بوو دزە، یعنی هەم زروفەکەی خۆمان هەموو خوێندن و خۆتە زانی زۆر شت ینی کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر ئەو دابڕانە. بەڕاستی بۆ ئێمەش ناخۆش بوو چونکە ئێمە وەکو نەریتێکی ساڵانەی لێ هاتبوو تقریبن بوو بە 4 ساڵ زیاتریش کە ئێمە ئەم ئیشەمان نەکرد. دابڕانێک بوو بۆ مامۆستایانی هونەر خۆمان ساڵانە فستیڤالمان هەیە بۆ خوێندکارەکانمان، ساڵانە 3-4 چالاکی باشمان هەیە بۆ کوشێوەکار بۆ خوێندکارەکانیەکەینەوە، بەڵام وەکو مامۆستای هونەر دابڕابووین بەهۆی بودجە و بەهۆی زۆر زۆرفی تایبەتی کە ناخۆش بوو هەمووی هاتە پێشەوە. بەس ئیترێمە گەروتمان چاوەڕێ هەر زۆرف بکەیت و هەر چاکیش نەبێ با ئەم ئەزمونە دەست پێ بکەینەوە بە تایبەتی مامۆستایانی هونەری دەرەوەی شار تۆزێک دوور بن لەو کارە و زۆریشیان ینی زۆر تامەزرۆ بوون کە لە کارێکی وایە بەشداری بکەن. ئیتر خۆشبەختانە ئیمساڵ بەڕێوەبەرێتەکەمان بە سەرپەرشتی مامۆستا بەکر، مامۆستا ماجید،
هەموو کە ستافێکین لە ناو چالاکی ئەم داواکاریەمان پێشکەش کرد بە نووسراک لە ڕێی پەروەردەوە و باشم و هەموو هاتن مامۆستاکان کە بەشدارن مەرجە دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکان بن و کارەکانیان پێشکەشیان مەرج خۆتەزانی هونەرمەند هەیە ئەفتری یعنی هەر کە بێ لە دایک هونەرمەندە جاری وای بوارێ بۆ ناڕەخسێ بچێتە شوێنێکی هونەری بیخوێنە مامۆستای وانەیەکی تر بێ بەڵام بە زۆری بەڵێ هەمانە بەس ئێمە لەبەر ئەوەی شوێنەکەمان چالاکی هونەریە و ئەو زیاتر ئەو مامۆستانی کە بەشدارن مامۆستای هونێرن ئەجا بڵێ شێوەکارن هونەرمەندی شێوەکارن هەشمانە ئەنێسا شوێنێکی گشتی خوێنە بەڵام بە تایبەت هەر هونەریشی خوێنە بۆی شتێک بزانێت دڵخۆشخان ئەوەی کە من تێبینیم کردووە ئەم ساڵ چەند چالاکیەک کراوە کە لە دوای با بڵین لە کاتی دەستپێکردن پشووی هاوینەوە بۆ بۆچی ئەم چالاکیانە لە کاتی دەوامی خوێندنگاکانە نییە کە خوێندکارانیش بتوانن ئامادەیان هەبێ و ڕەنگە مامۆستایان زیاتر خۆیان ئامادە بکەن ئەزانی چۆنە ئەو چالاکیانی کە بۆ لە کاتی خوێندنە ئەکرێ ئێمە هەرەوەنە فریاکەن کە بۆ خوێندکارەکانی بکەین پێشانگامان هەبوو پۆستەر ئیمساڵ ئەوە ئەزمونە لابرا لە وەزارەتەوە ئەگینا ساڵانە پێشانگایەکمان هەبوو لە کاتی دەوامی خوێندنە کە خوێندنی خوێندکاران هەبوو قوتابخانەکان هێشتا پشوو نەبوو هی پۆستەر بوو ئەوەی خاصی مامۆستای هونەر بوو مامۆستای جاری وا بوشانۆش بەشداریە کەس بەر ئێمە لەبەرەوەی بەرگلەی نەکەوێت و بڵێ من خۆشانۆکارم و بەشداریشم کردو و نەتیجەکەم بەدڵ نییە سربەستمان کردن لە تەنها مامۆستایانی هونەری شێوەکار بەجا ئەو پێشانگایەمان هەبوو لە کاتی خوێندن بەس ئێستا ئەو بواری کە بۆ ئێمە ئەرخسێ بۆ ئەو مامۆستاینوەرە لە کاتی ئەم دەست بەتاڵیە ئەتوانێت ئەو ئیشە بکات لەبەر ئەوەی لە کاتی خوێندنە سەرقاڵی ئیشی خوێندکارە ڕاستە بە تەنها کردنەوەی پێشانگایەکی شێوەکاریە یان لە ناو با بڵین دوای نمایشکردن باشترین هەڵەبژێرێت یاخود خەڵات دابەشێت یان ئەگەر چالاکی تری تیاابێ جگەل لە پێشانگاکە بەنسبەت شێوەکاریەوە ئێمە ئیمساڵ ئەو مرجەمان دانەنا ئێستا فستیڤاڵی شانۆمان هەبوو هەفتەی پێشوو ئەگەر ئاگادارن خۆتان بەخۆشحاڵە لێرەشەوە بینرا اینجا شانۆ تقریبەن ئێمە هەڵبژاردنمان بۆ کرد بەس شێوەکار ئەو مەرجەماندانەنا کە بڵێن لەبەر ئەوەی زۆر ینی 140 ئیش دوای ئەوەش دوای چەند ساڵێکە کە ئەم ئەزمونەمان هێنایەوە پێشەوە ئەمە چۆناڵی دەستپێکردنێک بێ ئەوانەشی کە تۆزێک دوور کەوتون و هاتوونەتەوە ناو ئیشەکە لەوانەیە مەجالێک بێ بۆ ئەوی دیسان و ئەکتیڤێتەوە دەستکاتەوە بە ئیشەکەی خۆی بەڵام بە خۆشحاڵی ئەمە ڕێز لێنانیم و دەستخۆشیان هەر بۆ ئەەکەین و تەشجیعش هەبێ لەلایەن ئێمە ئیشەڵ زۆر باش ئەزانم کە پێشانگاکە ئەمڕۆ قەرەباڵغ بۆ ئەگەر هەر ماشاءالله زۆر ئامادە بوو بێت میوانیشمان هەبوو بەڕێوەبەرایەتیەکان بەڵێ بەڵام کەسانی ئاسایی چەندێک ئامادەیان هەبوو لە پێشانگاکە میوانی ڕئیشیان میوانی بەشداربووەکان کەس و کار و هاوڕێمانە بە خۆشحاڵی وەڵا بینەرێکی زۆر زۆری هەبوو بەس خۆتەزانی جەوێکی ئیمڕۆ زۆر گەرم بوو هۆڵەکانیشمان ئەگەر بتەوێ ئەنی ڕاستە تقریبان دەستکاریە کراوە و تۆزیە گرنگی پێدراوە بەڵام ئەو هۆڵە نییە کە لە ئاس وەکو بڵێن وڵاتان بتوانین ئێمە بەدڵی خۆمان ئەو پێشانگایە پێشکەشکەین بۆ نمونە فێنکەرەوەکان کەم بوو شێوازی هەڵواسین ئێمە ئەنی هی وڵاتانە بینی زۆر زۆر جیاوازە ئەنی ئەو ئاواتێکی هەمومانە هەموو تاکێکی لێمێکە هەوڵەکانمان گونجاو بێ ڕاست بۆ ئەو بەرهەمە جوانە ئەنی ئەو مامۆستایە بە توانایەکە و بە حەزێکە و ئیشێکەکە خۆشحاڵە بێکە شوێنەکەی گونجاوتر بێ و هاوڕێکانی من بەش بە حاڵی خۆم بەس ڕستمێکم لا ئیشەکەی خۆم گرت و ڕام کرداتمە دەرەوە نەمتوانی ئەنجا وەرە چجای میوانێک یەت و بە تەوسێکە عنی دەمێکە ئەو ئیشەی نەبینی و بە تاس و خۆیت خۆزگە گونجاوتر بووە بەس ئیتر بە خۆشحاڵی عنی باش بوو ئیشەکەمان بەجێ کردووە هەرچەنە ئەزانم لەبەر گەرما بە سەریعی ڕەنگە گوزارێک بەناو تابلۆکانە بەڵام زۆرترین تابلۆ گزارش لە چی بوو ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی بێت کە لەس وەڵای بابەتەکان زۆر زۆر ینی
لەسەر ئافرەتی تیا بوو لەسەر سروشتی تیا بوو لەسەر مەسەلا تعبیری شخصی خۆی تیا بوو زۆر ئیشەکان جیاواز بوو بەس یعنی ناتوانانی تەشخیصی کەی جۆرا و جۆر بوو. زۆر باشە داواکاری ئێوە چییە چۆن ئیش بۆ ئەوە ئەکەن کە لە ساڵانی داهاتووە بتوانن هەمە ئاهەنگی زیاتر بکەن لەگەڵ هونەرمەندانی شارەکانی تری کوردستان و پارچەکانی تری کوردستان یعنی ئیشتان بۆ ئەوە کردووە کە لە ئایندەیە چۆن بتوانن بەرفراوانیەک بن بەم جۆرە چالاکیانە کە زۆر گرنگە. ئێمە بەڕێوەبەرێتین واتە ئەنی ڕێکخراوێک نییە لە نتاقی بەڕێوەبەرێتیەکە ئیشەکەین. پێمان باشە کە ئیشەکەمان بەرفراوان ترکەین مەسەلا ئێستا ئەگەر لە توانایە بێ ئەم پێشانگایە بەری بۆ هەولێر بیبێ بۆ دەرەوە بۆ دهۆکی بەری بۆ کەرکووکی بەری لەو توانایە تا هەبێ لەوێ هۆڵە بۆ دابین کرابێ لەوێ ئەو شتێکە تۆ پێویستە بۆ ئەوەی هەم ئاهەنگی ئەو کاتێک کە ئێمە لەگەڵ سلێمانی و قەزا و دەور ناحەکانە دەوروبەری خۆی ئیشەکەی بتوانین لەگەڵ بەڕێوەبەرێتەکان و چالاکیەکانی شارەکانی تریش ئەم ئیشانە بکەین. ئیشەڵا ئەوە ئەکەین بە بەرنمەیەک و هەوڵی ئەوەشین کە بتوانین ئەو کارە بکەین بۆی بەدەر لەوەی کە لەگەڵ دەوروبەری خۆمانین لەگەڵ شارەکانی تریشا ئەو پێین هەنگاوێکی بۆ بنین ئەوە کارێکی زۆر باشە بوو ئیشەڵا ئەوە وەکو بیرۆکەیە کە دەستەکانتان خۆش بێ بە هیوای چالاکی زیاتر و پرۆژەی باشتر. زۆر بەڕێز دڵخۆش محەممەد سەرپەرشتیاری هونەری بەڕێوەبەرێتی گشتی چالاکی هونەریەکان دەستخۆش بۆ ئێوەش سپاسش لێرە بۆ مامۆستا دڵشادیش و مامۆستا عومەریشکە هاوکاریان کردین بۆ جێبەجێکردنی کارەکەمان وەکو هاوکاری خێرهاتی دەستی ئێوەش خۆش.